ئێوارەتان باش بەخێر بێت سەر چاو میوانە ئازیزەکان میوانە بەڕێزەکان بەخێر بێت سەر چاوان بەخێرهاترین دەستپێک بۆ باشترین دەستپێکردنی مەراسیمی یادی دامەزراندنی 4 ساڵەی کۆمەڵی هونەری میلی کوردستان بە چەند چرکەیەک وەستان بەهێمنی بۆ گیانی پاکی هونەرمەندانی شەیدان بفەرمونون. سپاس. میوانە ئازیزەکان خۆشەویستان بەڕێزان لە هەر شوێنێکی ئەم شارەوە لە هەر جێگایەکی ئەم دنیایەوە هاتوون بەخێر بێن بۆ ئەم ئێوارە پڕ لە مۆزیک و گۆرانیە. کۆمەڵەی هونەری میلی کوردستان بە بۆنەی 4مین ساڵیادی دامەزراندنیەوە ئاهەنگێکی گۆرانی و مۆزیکی تایبەت بە ساڵیادی دامەزراندنی ساز دەکات. سەرەتا وتاری پێشەکی لەلایەن سەرۆکی گشتی کۆمەڵەی هونەری میلی کوردستان با بەڕێزی بفەرمێت. هەموو لایەکتان بەخێر بێنێخوا سەرچاومان سەرەتایی دامەزرانی ئەم کۆمەڵەی هونەری میلی کوردستانە بۆ ئەگەڕێتەوە کە هەمیشە هونەرمەندە میلیەکان بە چاوی هونەرمەندی دەرەجە دوو سەیرەکران. زۆر جار مافەکانمان پێشێ لەکرا خۆشبەختانە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەرگایی بۆ کردینەوە و توانیمان لە ڕێگەی ئەوانەوە کۆمەڵەی هونەری میلی کوردستان دابمەزرێنین بۆی بتوانین لە ڕێگەی ئەم کۆمەڵەیەوە کە دوجار خۆشبەختانە هەمیشە هەردەم بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیر و هونەر دەرگای بۆ خستین سەرپشت بە هەمان شێوە دەستگیرۆی کردین و توانیمان مۆڵەتی ڕسمی حکوومەتی هەرێم وەربگرین. بەو هۆیەوە توانیمانە داکۆچی لە مافی هونەرمەندە میلیەکانمان بکەین ڕەنگە بڵێن ئایا ئەو دەستکەوتانە چیە کە لێرەوە هاتووەتە دی. پێشتر وەکو باسم کرد هونەرمەندە میلیەکان هەموو کات مافەکانیان پێشێ لەکرا و بەراوێز خراپن، بەڵام لە سایی ئەوەی کە توانیمان هونەرمەندە میلیەکانیش بوون بە خاوەنی کەسایەتێکی خۆیان، خاوەنی پێگەیکی خۆیان، کۆمەڵێکی خۆیان، خاوەنی پێناسەی خۆیان کە جاران لە پێناسەی هونەرمەندانی زۆر جار بێبەشەکران. ئێستا بە هەمان ماف و امتیازاتی هونەرمەندەکانی تر زۆریان تانێنە ئاوکاری و کۆمەکی سنووقی داهێنان یا سنووقی کۆمەکی هونەرمەندان وەربگرن. زۆرێکیان توانیویانە بە هەوڵ و ماندووبوونی برایانمان لە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەر و مەکتەبی ڕێکخراوەکان لە هەندێک شوێن عەقددا بمەزرێن، هەرچەندە کەمترین خواست و ئاواتەکانی ئەو چین و توێژەیە مەهاتۆتە دی لە ڕاستیە. ئێمە زۆر هەوڵمان داوە کە زۆر شت بۆ ئەو هونەرمەندان ئێمە کە مافەکانیان هەمیشە پێشای کراوە لەوانە هەتا ئێستا بۆ ئەو لای هەمووتان ئاگادار بن هەتا ئێستا یەک هونەرمەندی میلیمان بەشداری هیچ شاند و گەشتێکی دەرەوەی وڵاتی پێ نەکراوە. یعنی زۆر جار خەفەتەوە خۆی نەماتوانیوە لە هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە ئەم گروپی ئێمە بتوانێت لەوێ کۆنسێرتێ بکە. ڕاستی ئێمە 4 ساڵە کۆمەڵەیمان دامەزراندووە، بەشایەتی زۆرێک لە هونەرمەندان زیاد لە 21 ساڵە ئێمە بە ناوی جیاجیا و بە گروپی جیاجیا ئێمە لە بواری هونەری میلیە خزمەتمان کردووە. خاوەنی ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندین لەو بوارەیە و ئەتوانین بە سەربەرزی و بڵێین کە ئێمە ڕۆڵێکی زۆر سەرەکیمان هەبووە لەوەی کە سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری ئەو نازناوی پێ بەخشرێ. ئێمە هەمیشە لەسەر جادەکان لە بۆنە تایبەتەکان بۆنە نیشتیمانی نێتەوایەتیەکانی وەکو نەورۆز بۆنە کلتوریەکان لە چایخانەکان هەندێک کلتورماندایانە کە پێشتر لەوانەیە هیچ گروپ و تیپێکی تر ئەو شێمەی ناکرد لە ناو چایخانەکان مۆسیقامان نازف کردووە. هەمووی تەنها لەبەرەوە بۆ کە سلێمانی بەتەواوی خاوەنی ئەو نازناوە بۆ کە ئێستا وەریگرتووە. بۆ زۆر جار ڕەنگە لەلایەن ئەندامەکانمانەوە گلەی ئەومان لێکرێ هیچتان بۆ نەکردوین. من بەڕاستی نامەیە کاتیەوە بکوژمەجی نامە کۆمەڵی بەڵگەنامەیە کە چەند جار چوین بۆ پەرلەمانی کوردستان و نووسینگەی پەرلەمان و بۆ ئەوەی کە هەندێک دەستکەوت و مافی ئەندامەکانمان، بەڵام زۆر جار بەداخەوە کە جوابمان بووێتەوە لە پەرلەمانەوە بە 3 زێر کە خۆشمان ڕەنگەوان هەمووی بزانین هەر ئەوەیە کە ئیشەکانمان زۆر جار لە چەقبەستوی ئەمێنێتەوە. ئیشەکانی ئەمە لە کۆمەڵی خاڵە خۆی بینێتەوە. یەکەمیان
قەدەغەکردنی ئامێری دیجەی بەڕاستی کە مافی هونەرمەندەکانمانی خواردووە پێشێر کردووە. یعنی هیچ ڕەوایەک نییە هونەرمەند ئەگەر بتوانێت بە هونەرەکەی خۆی بژی لە هەموو دنیاوایە، ئەو هونەرمەندە زۆر جار دەستگیرۆوی یارمەتی و هاوکاری ڕێکخراوە خێرخوازی و پێداویستی تایبەتەکانی دەکات، ڕێکخراوی هاوکاری حکوومەتی دەکات، پێویستی بەوە نیە دەست لە حکوومەت و لە کەسبان بکاتەوە. بەڵام لە ئێستا هونەرمەندەکەی ئێمە لە ماڵەوە دانیشتووە، دوو ڕۆژی تر بە بەرچاوی هەمووتانەوە سەری ساڵە و سەیری ئەو سەرجادانە بکەن ئەگەر ڕێکلامی ئاهەنگەکانی شەوی سەری ساڵ هەمووی عەرەب و هەمووی بێگانە نەبوو، هەندێک جار خۆت بە نامۆ بینیتەوە ئازانی لە چبایش و فەلوجەیە سوڕیتەوە. هەموو گۆڕانی بێژەکان ئێمە لە ماڵەوە دانیشتووە بێ ئیش و بێکار، هونەرمەندێکی زۆری عەرەب کە لەمە لە دنیای ڕێگەی پێنەیراوە. لە وڵاتێکی وەکو میسڕە هەتا ئێستاوە 15 ساڵ لە ڕێگەنیان بە کازمتای لێ کۆنسێرتێ بکات. هەندێ مەرجیان هەیە نەقابەی فەنانی ئەوەیە، یا ئەبێ نیوەی داهاتەکەی بۆ نەقابە بێت، یا ئەبێت ئەڵە لەبەری هونەرمەندەکانی خۆمان بئیشە بن. لای ئێمە هەچ عەرەبێک هەچ بێگانەیەکێت یا ئامێری دیجێ بە کۆمپیوتەر گۆرانی بێژەکەی من لێرە دانیشتووە ئێستا ئەم دەقەیە لە هۆڵەکانە بە کۆمپیوتەر گۆرانەکەی ئەو پارەی پێپەیاکەن کە ئەو مافی یعنی ئەو بە هیچ قانونێکەوە ڕێگەی پێنەیراوە. من داوای لێ بنەکەم نامێ سەرتان بێشانم. بە جارێکتر سوپاسی بێپایانم بۆ هەموو کەسانی کە هاوکاری ئەم کۆمەڵێمەیان کردووە، هەم لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەر، مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی و هەموو ئەو کەسوولانە دڵسۆزانە. بەخێر بێن جارێک. زۆر سپاس بۆ کاک جەزا. بەڕێزان، ئێستاش چەند گۆریانیەکی میلی لەلایەن گروپی مۆزیقی لیقی کەرکووکی کۆمەڵەکەمان کە پێک هاتووە لەم هونەرمەندە بەڕێزانە پێشکەش دەکرێت. گۆرانی بێژە بەڕێزەکان عەباس سەلاح داودا، محەممەد چاوجوان، نەجمەدین جومعە، کەریم قادر، فەرهاد شوانی، سەباح شوانی، فەتاح ڕەزایی، سدیق شەیدا، عادل سلێمان. ژەنیارە بەڕێزەکانیش خالید جوانڕۆ کەمان، ئاگرین محەممەد سانتور، شاهۆ ڕزگار ساز، ئازاد شاکر کیبۆرد، ئاراس ڕافد کیبۆرد، سەباح فەقێ زەرب، زاهیر تاهیر دەف، عەلی کرمانج باڵەبان. باو بەڕێزانە بفەرمونون. ساقيا بعدا نسيما بعدا بلبل جاو لدور قلان آزادا أجاكم بجدي هوندا وخيالا بردم ودارون بايدوري ياران بتربيم زبون
زريعي زخاو دروني شورداي صلقاي أسباب مردن أمان 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 عزيزان يا ساكن ناس الفوق فلقى إبراهيم داقن وياك عرز هديم أمان 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 وقرد خير بو دوبار الشنماي أي باي لا مجاي جوشي وردم سرنوق كلام وارس ورا بيش كردم عزيز مرياي قافلتشي امان دادن دخيلم بنكتار خم وار خيلي زليلم عزيزا كم جاري دماي عزيزارياي والسراي وقتم دا فلقاي بابني وبان يا إبراهيم سامي بخداي بما كان وي دنيا دوران دوران بخداي بما كان دنيا دوران دوران مشتي او كيجي زوانم نسيح بصارا وبانا مشتي او كيجي زوانم وي نسيح بصارا Yeah.
ومن شهر ذاك الوشم آمين إحنا سانيني ويلا سهريب وديني آمين إحنا سانيني ويلا سهريب وديني بغم بابا غاي قرتوها دفن زكورتي حديني بغم بابا غاي قرتوها ودفن زكورتي حديني زۆر سپاس بۆ هونەرمەندە بەڕێزان ئێستاش گۆرانی بێژی خۆشەویست نەجمەدین جومعە با بفەرمێت